کاکە ئارامجان فنس وەسەط و بچووک و گەورەی نییە. فنس کە ئێماڵێن فنسی قیاسی یعنی فنسی گەورە، یعنی با بڵێن زێبرا ئەو زێبرایە کە قیاسیە و گەورەیە و کۆمەڵی مواسەفاتی تایوەکو لە پێشبڕچەکەی بینیمان، بەڵام ئەمان بەس فعلەن ئێمە بەستاندەر ئەیکەین ئەمە، یعنی فنس و بڵین با بڵین زێبرای وەسەط و بچووک وای دانین، یا فنس بەشداری ناکا لەم جۆرە پێشبڕچیانە، تەنها زێبرای قیاسی. زێبرای قیاسیش بۆ نمونە باسیشم کردووە لە نەکا بەس هەر حەزەکەم دووبارە باسی بکەمەوە. کەسێک کە ڕەساسیەگەیەنێ جووتێ ڕەساسیێنێ نێر و مێ، ئەو ڕەساسیە نێرەکان لەگەڵ نێری کا ڕەساسی و خۆیان چێتە پێشبڕچێەوە، مێکانیش لەگەڵ مێکانە. یعنی نێری زێبرا ئیلا سپی نەبێت، لەبەرەوەی سپی نێرومی جا ناکرێتەوە. طبعاً لەبەرەوە جا ناکرێتەوە، سپی هەمووی بێکەوە بەشداری ئەکات، بڵین نێرومیان، بەس لەگەڵ یەکتریا سپی لەگەڵ سپیا بڵین پێشبڕچیەکە. واتە ئێستا بۆ نمونە بەڕێزت 5 زێبرا ئەهێنی، دانەیەکی ئێزابێلێنی، دانەیەکی ڕەساسیێنی، دانەیەکی ئۆرنجێنی، دانەیەکی بلاک شێک هێنی، دانەیەکی بلاک فەیسێنی، تۆ 5 نوع هێناوە. یعنی ئەم 5 نوعی تۆ لەگەڵ 5 نوعا پێشبڕچیەکە، هەر یەکە و لەگەڵ نوعەکەی خۆیان. کاگارام لەوانەیە 5 جار یەکەم ببێت بار 5 تێرەکەی، لەوانەیە بار 5 تێرەکەی هەر 5 دووەم بێ، لەوانەیە بەعزێکی یەکەم بێ، بەعزێکی دووەم بێ، یا سێم بێ، لەوانەیە هیچیشی یەکەم و دووەم و سێم نەبێت. یعنی ئەمە زۆر شتێکی تەشجیعکەرە لە هەموو دنیاشا هەروایە. یعنی ئەمە شتانە خۆمان دامانە ناوە هاوڕێیان، ئەمە پێی وترێت ستاندەر، یعنی لە هەموو جیهانە ئاوا پێشبڕچیەکرێت.